سڵاتان لەبێت. طبعا لەم ڤیدیۆدا دەمان هەیە باسی ئەوە بکەین کە چۆن دەتوانین ستاتستیکێک یاخۆی بڵێن سرفێس ریسپۆنس مێتۆدۆلۆجی بەکاربێنین بۆ سێ داتای تێمپرچەر و pH و کۆنسنتریشن کە ریسپۆنسەکان ریموڤاڵە. بەرنامەکە دەکەین و بەرنامەی مینی تاب یەکەم جا کلیک دەکەین لەسەر ستاتستیک DOE ریسپۆنس سرفێس create response surface design. طبعا چەند دانە داتامان هەبوو؟ سێ دانە داتامان هەبوو بە ریسپۆنسەکە کە دەبێتە چوارەم، بەڵام ئەمە سێ دانە پارامیترمان گۆڕی بۆی کە ریسپۆنسەکەمان هەبێت. کاتە دەخێنە سێ دانە طبعا ئەمە سێ بابەتمان هەبوو. یەک لەوانە لەو تێبڵەشدا ئاماژە پێکراوە تێمپرچەرە کە طبعا کەمترین نرخی 20 زۆرترین نرخی 40 کاتە من دەنووسم تێمپرچەر کەمترینی 20 زۆرترینی 40. پاشان دووەم پارامیتر کە هەمانە لێردا pH کە کەمترینی 3 زۆرترینی 8. pH کەمترینی 3 زۆرترینی 8. پاشان کۆنسنتریشن کە کەمترینی لێردا 5 زۆرترینی 45. ئۆکەی دەکەین. واوان دیکەژ و خۆی دیاڵینەوە بۆ شێوازەکە لێردا ئاماژە پێکرا. لێردا ئەمە حتمەن دەبێت کلیک لەسەر سەمەری تێبڵ بکەین ئەو پاشان ئۆکەی دەکەین. لێردا وەک دەبینین سێ دانە کۆڵۆمی داینە کە داتایەکی دیفۆڵتی داناوە تێدا. ئەگە سێریکە لێردا ئەمە تقریباً 21 دانە ڕۆمان هەیە. ئەوەی کە بە دیفۆڵت داوێت نابێت لەوە زیاتر بێ، ناوێت کەمترش بێ. ئەگە سێریکە لێردا 20 دانە هەیە کەواتە ئەمە دەبێت چ بکەین؟ تەنها ئەوەندە هەڵبگرین کە لەوێ پێویستمان پێە. کاتەمە 20 دانێ هەڵدەگرین لەوانە ئەوەندە تەحدید دەکەینەوە خۆی و لێرە پێسی دەکەین کۆنتڕۆڵ V. پاشان کۆتا کۆڵۆم ریسپۆنسەکەی کە دەبێت تەنها دیسان بە هەمان شێ 20 دانە ڕۆ لەو داتا هەڵگرین لێرە پێستی دەکەین و لێرە دەنووسین ریموڤال یا هەر شتێک کە ئێوە مەبەستانە. پاشان دەچینە سەر ستاتستیک DOE پاشان ریسپۆنس سرفێس لێرە نووسرا ئەنالایز ریسپۆنس سرفێس دیزاین. تەوان لێرەدا دیارێکە ریموڤال کە کۆتا کۆڵۆم بە دروستمان کرد لێرە دانراوە ئەو ریسپۆنسەکەمان دانا. پاشان هەرێکە لەوانە بە سابەتی دێڵینەوە ئەوانە هەمووی بۆ خۆی دێڵینەوە وەکو لێرەدا لەو ڤیدیۆدا دەردەکەوێت. تەوان لە بەشی گراف ئێمە دێن ئەوە هەڵدەبژێرین فۆر پاشان ئەوە هەڵدەبژێرین و پاشان کلیک دەبێت لەو خانەی بکەین بۆی کە ئەوانەمان بۆ ئەکتیڤ بێ. ئایا دەتەوێت کامە لەوانە پێکەوە گراف کە تەبان ئێمە تێمپرچەر و pH کۆنسنتریشنمان هەر جارت بێ دوودان هەڵبژێرین و من لێرەدا تێمپرچەر و pH هەڵدەبژێرم. کۆنتڕۆڵدا دەگرم بۆی کە بتوانم هەردوو کلیک لەسەر هەرێکە لەوانە بکەم. ئێستا هەردووکیان تەحدید کران کلیک لەسەر سیلێک دەکەم. ئێستا دوودانە لێرەدا هەڵبژێردرا. پاشان ئۆکەی دەکەم. هەرێکە لەوان لێرەدانە بە سابەتی دەمێننەوە بۆ شێوازی کە هەیە. تەوان لێرەدا فیت و ڕێزیجوال هەڵدەبژێرم. پاشان ئۆکەی پاشان ئۆکەی. هەرو لێرەدا تێبین دەکرێت کۆمەڵێک تێبڵ و کۆمەڵێک بابەتی پێداوین مەسەن بۆ R سکوێری لێرە بداین کە لە ئەنجامی فیتکردنەکەیدا مەسەن بۆ ئەو هاوچەشەی داوە کە ڕگرێشنی پێدەڵان ئەو داتایی کە بۆمان بزان ئایا سیگنیفیکەنتیان نە بۆ لێرەدا B واتە pH مادام ئەو خەتە ڤێرتیکاڵی بڕیوە کەواتە pH سیگنیفیکەنتە. لێرەدا سیەکە کە کۆنسنتریشنی سیگنیفیکەنت نییە ئەیەکەش کە تێمپرچەرە سیگنیفیکەنت نییە کەواتە لێرەدا بەپێ ئەوە بێت تەنها بیەکە کە لێرەدا مەبەست لە pH سیگنیفیکەنتە و ئەو تێبڵە توانە ئەو گرافە هەڵگرترێت و بەکاربێنرێتەوە و پاشان کۆمەڵێک وێنەی دیکەش کردتان لە ڕگای لیترچەرە بزانن کە مەبەستەکەی چییە. پاشان دیسان دەچینەوە سەر ستاتستیک DOE پاشان ریسپۆنس سرفێس مێتۆدۆلۆجی. پاشان ئێمە دەتوانین کلیک بکەین لەسەر کۆنتۆر و لێرەشدا پێوەەر بۆ پێشتر ئێمە ئاماژەم پێکرد بوو تێمپرچەر و pHمان هەڵبژارد بوو. لێرەدا ئەمە کۆنتۆرەکەمان دەستکەوت. تەوان لێرەدا ئەگە سێریکی کەمترین ریموڤال لە شینەکەدا ڕووی داوە زۆرترین واتە ئەو سەوزە تۆخە
94 لە بەش سەوزەکەی کاتە بۆمان دەردەکەی لە پH زۆرەکاندا ریموڤاڵێک کەمان هەیە لە پH کەمدا ریموڤاڵێکی زۆرمان دەست دەکەوە تمپرچەر ئەگە سێریکەین تقریبا لە 20 تا 35 و 37 ئەوانە سیگنیفیکەنتە دواتری وردەوردە پلەی گەرمیەکان بەرەو کەمبوونەوە دەڕوا. تەوان ئەوش بە هەمان شێوە دەتوانن کۆپیکەن و بیبن لەو شوێنی کە مەبەستمانە لێرەدا بەشی کۆپیکردن ئەو شتانمان هەیە پرینتە سێڤ بە هەر شتێک دیکەن. ئەمە دەچینەوە دیسان سەر ستاتیستیک DOE پاشان سرفێس ریسپۆنس مێتۆدۆلۆجی لێرەدا ئەمە دەتوانین سرفەیس هەڵبژێرین و دیسان پاشان ئۆکەی دەکەین. لێرەدا ئێمە وێنەیەکی 3Dمان دەستکەوتووە کە دەتوانین لێرەدا دەستکاری بکەین. ئێمە هەر لایەکە مەبەستمانە لێرەدا دەتوانین هەڵی بژێرین. بە کلیککردن لەسەر هەر یەکە لەو تەوەرانە ئێمە دەتوانین دەستکاری بکەین. تەوان هەر لێرەشدا دەردەکەی کە pH کە گۆڕانکاری بەسەداتوە تەوان لە زۆرە بەرەو کەم کە ڕۆشتووە سە دەکەین بەشی ریموڤاڵەکە بەرز بێتەوە بەڵام تێمپرچەر ئەو کاریگەری نەبواتە تێمپرچەر کە گۆڕانکاری بەسەداتوە زۆر کاریگەری لەسەر بەرزبوونەوەی ریموڤاڵەکە نەبووە بەڵام سێر دەکەین لە کەمترین pH تقریبا تێمپرچەری C باشترین ئیشی کردو بەڵام تێمپرچەری زۆرتر و کەمتر ئەو کاریگەریان نەبووە بۆیش تقریبا تێمپرچەر بە سیگنیفیکەنت دانادرێ. ئەگە ئۆکەی بکەین لێرەدا ئەو وێنەمان دەست دەکەی کە دەتوانین کۆپیکەین بیبێنەوە ئەو بابەتەی خۆمان. بۆ شێوازە ئێمە کۆمەڵک بابەتمان دەستکەوت کە دەتوانین هەرێکە لەوانە ئێمە بەکاربێنەوە لە ناو توێژنەوەکانماندا. تەمان ئەو عملیەمان کە کرد لە بینی pH و تێمپرچەر بوو ئێمە دووبارە دەتوانین ئەو ستاتیستیکە بکەینەوە بۆ هەرێکە لە pH کۆنسنتریشن یاخۆ تێمپرچەر و کۆنسنتریشن و بە هەمان ئەندازە دەتوانین وێنەکانی 3D و 2Dمان دەستکەوت و هەروە تێبڵشمان دەستکەوێتەوە و بەکاربێنەوە. هیوادارم سوودێکمان گەیان بێ و کاتێکی شەت.